بەڵێ بەڕێزان ئەمەی دەیبینن گۆڕستانی چەمچەماڵە لێرە تەنی کوڕەکەی عەبدوڵای جوخا مبارەک بە خاک سپێدرا دیارە مامۆسایەکی ئاینی لەوەیە دەیەوێت قسە بکات. رحمة الله توزي بيدر من بالي كتير حالي من خزمان ودوستان خواهي پروردگار خواهی گەورە نمونەتان زۆر پێنانەوەی ئێوە ئەو هەموو خەڵکە عەشامات زۆری کە ئێستا لێرە حاضر بوون ئەوانەی کە لە دوورەوە هاتوون ئەوانەی خەڵکی شارەکەن و دیهاتەکان و نزیک و دوور هەمووتان یاخوا بەخێر بێن خواهی گەورە ئەجر و پاداشتان بداتن. ڕاستی کاتێک کە ئێمە ئەوە ئەبینین بەشێک لە خەم و پەژار و یعنی ئێش و ئازارەکانمان سوکترە بێت و ئەمەی نیشانەی وەفاداری و چاکی ئێوەیە بۆ ئێمە. خواهی پەروەردگار ئەجر و پاداشتان بداتەوە و ئەجر و پاداشتی ئێوە بە سوپاسکردنێکی ئێمە نادرێتەوە. داوا ئەکەین خواهی پەروەردگار هەموویتان بۆ بکاتە ترازووی حەسەناتتانەوە لە ڕۆژی قیامەتە و ئێمە هەموومان نەزانین خواهی پەروەردگار لە قورئانی پیرۆزە کاتێ باسی بەڵام موسیبەت و ناخۆشیەکانمان بۆ ئەکا فێری ئارامگرتن و سەبرمانەکا و فێرمانەکا کەوا ئینسانی مسلمان دەبێت سەبر و ئارام بگرێت لەسەر بەڵام موسیبەتەکان و ئینسانیش کە هاتە دنیاوە تووشی ئەنواع بەڵام موسیبەت و ناخۆشیە بێت گرنگەوەیە لە کاتی بەڵام موسیبەتەکان سوپاسی خواهی پەروەردگار بکەین. هەموو لایەکان بەخێر بێن خواهی گەورە ئەجر و پاداشتان بداتەوە. دعای خێری وەکەن ئینشاءڵڵا ئەوەی ما بێتەوە ئێستا بۆ ئەم گەنجە جوانە تەنها دعا خێرکردنە ئینشاءڵڵا هەموو لایەکان دعای خێری وەکەن خواهی پەروەردگار عاقبەت خێری کرد بێ خواهی گەورە لە گوناه و تاوانی خۆش بێ خواهی گەورە هەموو لایەکان هەر لێرەوە بەخێر بێن تا ئەگەنەوە شوێنی خۆشان کاکە من پێشەکی زۆر سوپاسیم خەڵکەی چەمچەماڵەکەم کە ئێستا نیوەی چەمچەماڵ لێرە کۆبووەتەوە بەڕاستیەوە سەربەرزیە بۆ ئێمە ئەگەر هەر خەسارەیەکی گیانی مادی هەر شتێکمان بەسەرا بێ بەم ڕێز و خۆشەویستی خەڵکی چەمچەماڵ ئێمە یعنی تەسکینیمان دێ و سوپاس بۆ کۆبوونەوەتان لێرە بەم شەوە. من ڕاستیەمە ئەوە بە هەموو لایەک برێم ئەم گەنجەی ئێمە زۆر تایبەت بوو و زۆر خۆشەویست و شیرن بوو بەهۆی ئەوەی گەنجێکی نوقستان بوو چەند ساڵە لەوەن پێش تووشی حادسەی هاتوچۆ بوو و جەستەیەن بە هەموو شێوەیەک نوقستان بوو و هیچ پەیوەندی بە ململانەی دوژمنداری سیاسی بە هیچ شێوەی پەیوەندی بەمانەوە نەبووە و تەنانەت توانای چەکداریەوەشی نەبووە مەگەر بۆ خۆشی ڕەسمی بەچەکەوە کرد بێت و فرسەت لەمە بیندرا و کارێکی نامرۆڤانەی نامەردیە کە ئێمە خەڵکێکی زۆر لێرەین گەنجێکی زۆر کوڕی ترم هەیە برام هەیە ئاڵاو نەتە بەم کەسە نوقسانەوە خوا عەفوی بکات. من لە سەری ئەوەی کە تایبەت و خۆشەویستە لە لامان لە سەروی هەموو ڕوودا و حەدەسێکە بەسەرمان بێت هەر شکری خوای گەوراکەم هەر سوپاسی خوای گەورە ئەکەین ئێمەش پەیوەستین بەو یاسا و ڕێسایی کە شەریعەت و دینی ئیسلام بۆمانی داناوە و ئەلحەمدولیلا بەرینین لەوە دووبارە شکری خوای گەوراکەم و داواش لە هەموو خەڵکی خۆمان ئەندام و لایەنگەر جەماوەری خۆمان پشتیوان خزم و کەسەکانمانەکەن کە بۆ ئێمڕۆی کوردستان
نامانەوێ بەهۆی ئێمەوە بارودۆخ وەزعی سیاسی کە خۆی نالەبارە تێکتر بچێت و ئەبێت ئارامی هەرێمی کوردستان و شاری چەمچەماڵی خۆشەویست کە ئێستا نیوەی خەڵکەکەی لێرە کۆبووتەوە ئەبێت لە سەروی ڕۆحی منیشەوە بێ نەکوڕەکەم بۆیە داواتان بێکەم خەڵکی شوێنکەوتوی ئێمە ئەندام و لایەن گران و پشتیوانانی ئێمە جگە لەو چەند کەسەی کە دیاریکراوە و شاراوە نین داواتان لێکم دەست بۆ هیچ کەس و لایەن و هێزێک نەبرێت لە چەمچەماڵ و هیچ شوێنێکی تری کوردستانە مەراعاتی ئەو وەزای کوردستانەکەین و مەراعات ئەمانەی ئارامی شارەکەمان و هەرێمی کوردستان بپارێزین و بەهۆی ئێمەوە هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕوو نەدا ئەوەیان دانین بۆ کاتی خۆی و بۆ ئەو کەسانە جگە لەو کەسانی دیاری کراون پێتان ئەڵێم کە ئێمە کێشەمان لەگەڵ کەسی ترانیە و ئەبێ ڕەچاوی ئەوە بکەن زۆر سوپاس بۆ هەموولایان وەختی پرسیار و تەحقیقەوە نییەوە بۆ کاتە کاکە هەموو لایەکتان كان محكمة كاتوا بو برسقيشي باني لن يرد دعوة لهولي وانا كان صار فقيل يدعني شيء لخدمتي همو خدمة وسطانا ابي هركا سيدي سر شاو مان باني ليدعني شيء لن يرد دعوة زور فاس انا كان بخير سر شاو يا خاب خير بن دوباره همو لا كان خاير رأس القادة سندات مايكي مسمعك بەڵێ بەڕێزان بینیتان کوڕەکەی عەبدوڵڵای جوخا مبارەک بە خاک سپێدرا لە کۆتایی بە خاک سپاردنەکەیە مامۆسایەکی ئاینی کەسوکاری عەبدوڵڵای جوخا مبارەک خودی عەبدوڵڵای جوخا مبارەک قسەیان کرد قسەکانی عەبدوڵڵای جوخا مبارەک کە کەسی یەکەمی بنەماڵەکەیە قسە لەو وەردەگیرێ ئەوە بوو کە بەرەو هێمنبوونەوە بوو داوای کرد بەهۆی ئەوەوە وەزعی کوردستان تێک نەچێت و ڕووداوی تر ڕوونەدات هەروەها سوپاسی خەڵکی چەمچماڵ و بەدەمەوە چوونی ئەو خەڵکەی کرد کە لە پرسەکەدا بەشداریان کردووە جگە لەمە باسی ئەوەی کرد کە ئەو کوڕیان کە کوژراوە دوور بووە لە هەر کێشەیەکی بنەماڵەکەیان و دەڵێت کە بێتاوان بووە و دەستی نەبووە لە هیچ شتێکی دیکەدا و وەکو عەبدوڵڵای جوخا مبارەک کە باوکی کوڕە کوژراوەکەی دەڵێت مەگەر بۆ وێنەگرتنێک چەکی بەکارهێنابێت ئێستا دیمەنەکان دەبینن هێزی ئەمنی لەوەیە ئەو هێزانە وەکو پێشتر باسمان کرد هێزەکانی سەر بە یەکەی هەشتای پارتی دیموکراتی کوردستانن هێزی هێزەکە فەوجێکە فەوجی سی پێنجە کە مەحموودی حاجی مبارەک کە برای محمودی جوخا مبارەک ببورن کە برای عەبدوڵڵای جوخا مبارەکە فەرماندەی فەوجەکەیە ئەو سەرپەرشتیان دەکا بەشێک لە هێزەکە لەوێن کە ژمارەیان زیاتر لە 500 کەسە وەکو دەبینین لە دیمەنەکاندا هێزێکی ئەمنی هەیە و خەڵک بەشداریان لە پرسەکەدا کردووە جگە لەم هێزەی کە لەوێ دەیبینن وەکوتم هێزی فەوجی سی پێنجی سەر بە یەکەی هەشتای پارتی دیموکراتی کوردستانە هێزی ئەمنی تریش لەوێن کە هێزە ئەمنیەکانن سەر بە ئیداری قەزاکەن وەکو خۆیان دەڵێن بۆ پارێزگاریکردنە لە ئەمنێتی ناوچەکە و بۆ ئەوەی هیچ شتێکی تر ڕوونەدات چونکە لە دوای ڕووداوەکەوە ماڵی ئەو کەسێک کە تۆمبار دەکرێت بە کوشتنی کوڕەکەی عەبدوڵڵای جوخا مبارەک سووتێنرا و تەقەیان لێکرا و دەشگوت ببورن دەشگوترا باپیری ئەو کوڕە براوە بەڵام لە چەند شوێنێکی تر کە هێشتا ڕەسمینین ئەو بڵاوکراوە کە ئازاد کراوە پیاوێکی بەتەمەند بوو ئازاد کراوە بە جۆرەی زانێرەکان ئەو هێزانی کە لێو بڵاو بوونەتەوە بۆ ئەوەیە کە ڕووداوی ئەم کوشتنی کوڕەکەی عەبدوڵڵای جوخا مبارەک زیاتر تەشەنە نەسێنێ بۆ کۆتڵکردنی دۆخەکەیە قایمقامی چەمچەماڵیش ڕایگەیان کە بکوژی ئەو کەسێک کە
کوڕەکەی عەبدوڵای جوخا مبارەکی کردووە دەبێت دەستگیر بکرێت و دادگایش بکرێت. دیارە ئەمە قسەی مەسئولی یەکەمی ئیدارەی مەسئولی لیژنەی ئەمنیە کە قایمقامی هەموو ناوچەیەک مەسئولی ئیداری هەموو ناوچەیەک مەسئولی لیژنەی ئەمنی ناوچەکەی خۆیەتی ئەمە قسەی ئەو وتی دەبێت دادگایی بکرێت. دیارە ئەم ڕووداوە کە ڕووداوە لە ئێوارەوە دۆخی ئەمنی چەمچەماڵ هەندێک شڵەژانی پێوە دیار بووە ئۆتۆمبیلی سەربازی و هێزی ئەمنی لە ناو چەمچەماڵدا بڵاو بوونەتەوە و ئەوان لەلایەک و هێزەکانی پێشمەرگەی سەر بە یەکەی هەشتای پارتیش لەلایەکی دیکە بڵاو بوونەتەوە. دیارە ئەو هێزانی فەوجی سیپێنجی سەر بە یەکەی هەشتا سەر بە فەرماندەکەیان مەحمودی جوخا مبارەک برای عەبدوڵای جوخا مبارەکە ئەمەی دەیبینن بەشێکە لەو هێزەی لەوێت بەشێکە لە خزم و کەس و کار و خەڵکی چەمچەماڵ کە بۆ بەشداریکردن لە بە خاکسپاردنی کوڕەکەی عەبدوڵای جوخا مبارەک لەوێن وەکو دەبینن ڕێوشێنێکی ئەمنی تونند و تۆ گیراوەتە بەر چەند کاتژمێرێکە ڕووداوەکە ڕوویداوە سبەینێش پرسێ بۆ دانێن ئەم کوڕی کە ئەم ڕۆکوژرا بە گوتەی کەسوکارەکەی لە زاری عەبدوڵای جوخا مبارەکەوە کوڕێک بووە کە دوور بۆ لەم ڕووداوانە دوور بۆ لەو تۆمەتانی کە ئاڕاستیان کراوە وەکو خۆیان دەڵێن بەری بووە بەپێی زانیاریەکانی زووم کە لە چەند کەسێکی ناو چەمچەماڵ و نزیکی ئەو کوڕەوە وەریگرتووە ئەم گەنجە پێشتر لە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە زەبری بەرکەوتووە و لە نەخۆشخانە بۆ ماوەیەک ماوەتەوە وە لە چەمچەماڵیش بووە لە کاتێکا کوڕەکانی دیکەی عەبدوڵای جوخا مبارەک لە چەمچەماڵ نەبوون و لەگەڵ خۆیان بوون و هێزیان لە هێزە سەربازیەکەی خۆیان بوون و لە تیمی پاسەوانی و ئەمنی عەبدوڵای جوخا مبارەک بوون بەڵام دەڵێن ئەم کوڕە لەگەڵ ئەواندا نەبووە و هەر لەبەر ئەمەشە لە چەمچەماڵ سۆڕاوەتەوە و وەکو جیاوازتر لەوان چونکە کوڕەکەی دیکەی عەبدوڵای جوخا مبارەک و کەسوکارەکەی و چواردەورەکەی کەمتر دەردەکەوتن لە ناو خەڵکە بەڵام ئەم بە ئاسانی دەچۆ ناو خەڵک بۆ پێی دەیانگوت هیچ لەخۆیان شک نابا و دەستی نەبوو لە هیچ تاوانێکی لە هیچ ڕووداوێکی پێشوودرا چونکە تۆمەتبار دەکرا ئەوەی ئەو عەبدوڵای جوخا مبارەکە ئەوەی لە تەنیشتی لە دەستە چەپێتی مەحمودی جوخا مبارەکە کە دەکاتە برای عەبدوڵای جوخا مبارەک و فەرماندەی ئەو فەوجەیە کە ژمارەی هێزەکەی زیاتر لە 500 کەس دەبێت سەر بە یەکەی هەشتای پارتی دیموکراتی کوردستانە دیارە ئەم هێزە لەو کاتەوە زیاتر چۆپەر ناوان و دروستکرا کە عەبدوڵای جوخا مبارەک پەیوەندی بە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە کرد دوایەوە ئەم هێزە دروستکرا عەبدوڵای جوخا مبارەک ڕاستە هیچ پێگەیەکی ئۆرگانی لەناو پارتی دیموکراتی کوردستانە نییە بەڵام بە حکمیەوەی کە ببورن خۆی کەسایەتێکی کۆمەڵایەتی ناوچەی قەزای چەمچەماڵە و ڕۆلی هەبووە لەوێ لەناو گۆڕانە هەبووە ڕۆلی هەبووە لەناو پارتی دیموکراتی کوردستانیشە بە هەمان شێوە بۆیە وەکو کەسایەتێکی بەهێزی پارتی دیموکراتی کوردستان لە چەمچەماڵ دەردەکەوێت و لە هەڵبژاردنەکانی پێشووترا ڕۆلی هەبووە و حزبەکەی ڕۆلی زیاتری یاوەپی هەر بۆ هۆی شەوەیە کە ئەو فەوجە براکەی کە لە تەنیشتی وەستا و لە دەستی چەبا و جلی سەربازی لەبەرایە ئەکراوە بە فەرماندەی فەوجەکە دیارە عەبدوڵای جوخا مبارەک ئەمە کۆتایی بە خاکسپاردنەکەیە ئوسوڵەن وایە کە بە خاکسپاردن دەکرێت بۆ هەر کەسێک کە لە کۆتاییدا کەسوکاری مردووەکە کەسوکاری کوژراوەکە کە ئەم ڕووداوە کوژراوە گەنجەکە کەسوکارەکەی دەوەستن و خواحافیزی لە خەڵ دەکەن ئەمە لەو کاتەیە دروست دەبێت کە ئەمان لە شوێنی دەوەستن و خەڵکیش لێ و خواحافیزیان لێ دەکات و سەرخۆشیان لێ دەکات بەڵام ئەمە کۆتایی نییە دیارە دوای ئەمەش کەسوکاری مردوو عادەتەن دەستنەوە لای ماڵ هەندێک خێمە هەڵەیە هەندێک دەچێتەوە ماڵ ڕاستە لەسەر قەبران پیان دەڵێن لەسەر گۆڕستانەکە پیان دەڵێن پرسەکە سبێنێ دادەنێ بەڵام کەسوکار و نزیک و ئەوانەی کە لە چواردەوری خۆیانن هەر دەستنەوە ماڵ و لەوێ ببورن لەوێ کۆ دەبنەوە و پێشوازی لە میوانان و خەڵکی دیکە دەکەن
بڕیارە سبینێ پرسەکەی لە چەمچەماڵ بەڕێوە بچێت عەبدوڵای جوخان مبارەک خۆی سوپاسی خەڵکی چەمچەماڵی کرد و داوای کرد لەسەر ئەم ڕووداوە و لەسەر ئەم کوشتنی کوڕەکەی ئەم وەسپی کوردستان تێک نەچێت دیارە ئەم ڕووداوی کە ڕوویداوە پێشینەی هەیە خۆیان دەڵێن کە پەیوەندی بە ڕووداوێکەوەیە لە ساڵی ڕابردووەوە ڕوویداوە کە گەنجێک کە کارمەندی بەڕێوەبەراتی ئاسایش و ڕۆژئاوای سلێمانی بووە کە بە ئاسایشی چەمچەمان ڵاسراوە کوژراوە کە سوکاری گەنجە کوژراوەکە کە کارمەندی ئاسایش بوو ئەو کاتە عەبدوڵای جوخان مبارەک و کوڕەکانیان بەو تاوانە تۆمەتبار دەکرد و دەیانگوت ئەوانن بۆیە بڕیای دەستگیرکردن بۆ عەبدوڵای جوخان مبارەک و دوو کوڕی دەرچوو دوای ڕووداوەکەش کە سوکاری کوژراوەکە کارمەندەکەی ئاسایش بڕیان گەیان کە کەیسەکە گوازراوەتەوە بۆ هەولێر و بەمە ناڕازی بوون بەمە ناڕازی بوون هەرچەندە لەو کاتە عەبدوڵای جوخان مبارەک ڕوونکردنەوەیدا ڕایگەیان کە ئەوان چونەتە بەردەم دادگا لە هەولێر و بەری دەرچوون بەڵام کە سوکاری کارمەندە کوژراوەکەی ئاسایش بەمە ڕازی نەبوون ڕەتیان دەکردەوە و ئەو کاتە دەیانگوت ڕووداوەکە لەسەرەوە بووە کە کۆمنتێکی نووسیوە ئەو گەنجە بۆ کارمەندەکەی بۆین بۆ عەبدوڵای جوخان مبارەک و گوایە شیری پێکردووە بەو ناڕازی بوون ئەوان دەیان و هۆکارەکەمە بووە بەڵام عەبدوڵای جوخان مبارەک و کوڕەکانیش ئەمایان ڕەت دەکردەوە بۆیە دەستی تۆمەت بۆ بنەماڵی عەبدوڵای جوخان مبارەک درێژ دەکرا ئەم ڕووداوەی کە ئەمڕۆ پێش ئێوارە ڕوویداوە لە چەمچەماڵ کە سوکاری عەبدوڵای جوخان مبارەک ڕاستەخۆ بەستیانەتەوە بەو ڕووداوەوە پیان وایە ئەو لایەنە ئەوان هەڕەشیان کرد و ئەنیمە بەسم ئەو خێزانەیە و دەستی تۆمەتیان بۆ برای ئەو کوژراوەی ساڵی ڕابردوو درێژ کرد و دەڵێن ئەو بووە کە کوڕەکەی عەبدوڵای جوخان مبارەکی کوشتووە هەرچەند دەڵێن ئەو کوڕەی کە ئەمڕۆ کوژراوە ئەو کوڕە نییە کە تۆمەتبارە بە کوشتنی کوڕەکەی ئەو ماڵە محەممەد عوسمان کارمەندەکەی ئاسایش دەڵێن ئەو نییە کوڕێکی تر بووە و کە دوور بووە لەو ڕووداوانە ئەنی تۆمەتباریش نەبووە عەبدوڵای جوخان مبارەک خۆی وا دەڵێ بەڵام ئەم ڕووداوە کە ڕوویدا بارگشتێکی دروست کرد جمهوری ئەمنی لە قەزاکە دروست کرد لە چواردەوری لێناوە خەڵکێکی زۆر دیمەنی ئەمڕۆی چەمچەماڵیان بڵاو دەکردەوە کە هێز بڵاو بکراوە بۆیە هێزانامنیەکان لە سلێمانیەوە لە چەمچەماڵ چوونە شوێنی ڕووداوەکە و دەڵێن نایەنەوێت پێکدادانی دروست بێت لە نێوان هیچ لایەنێکدا تا ئێستاش بە گوتەی عەبدوڵای جوخان مبارەک کە ئەتوانی بڵین قسەکەری بنەماڵەکەیە هیچ ئاماژەیەک نییە بۆی کە هیچ ڕووداوێکی دیکە بە دوای ئەم کوشتنەوە بێت خۆیان دەڵێن دوای پرۆسەکە دەچنە ماڵەوە و سبێنێ پرسە دادەنێن دەر میدیاکاران دەیانەوێت عەبدوڵای جوخان مبارەک قسەیان بۆ بکە ئەویش لەسەر گۆڕەکە ڕایگەیان کە هیچ قسەیشان نییە بۆ میدیاکان و کەس گەنجێکی لە ناو ملبلانیانە بووە شیرنە لە لامە لە دەوروبەریشمان ئەزانین بەڵام ئێمە بە خەڵکی خۆمانە دەین نایلین خوێنی ئەم کوڕێ خۆمان دەستی ڕۆژڕۆ باڵێنیان پێدەین بە خزم و کەسوکار بە خەڵکە خۆشەویستەکەی خۆمان بەڵام لەگەڵ ئەو چەند کەسە دیاریکراوەیە ئەژینە لەگەڵ هیچ تەرەف و هێز و ئەوەیە کێشەیەکمان نییە و لەسەر هەموو شێوە بارودۆخی ئەمڕۆی کوردستان و ئارامی شاری چەمچەماڵ گرنگە لە ڕۆحی منیش گرنگترە نەگەرت بەڕاستی وەختی پرسیارەوە نیە بەڵام خۆمان هەموو شتێک زانین داوای لێ بەدەست باش دەستان خۆش باس ڕەنجێک ئەوەرە مەڕۆ دیارە میدیاکارانێک و باسم کرد هەوڵیەوە دەدەن عەبدوڵای جوخان مبارەک قسەیان بۆ بکەکە ئەویش ڕەتی دەکات و چونکە گوتی کە نایەوێت قسە بکا و بە قسەی خۆی دەڵێ وەختی سین و جیم نییە وەختی تەحقیق نییە ئێستا قسەی خۆی کرد و دەیەوێت ئێستا گۆڕستان بەجێ بێڵێ وەکو دەبینن ژمارەی زۆر
خەڵک لەسەر گۆڕستان لەسەر گۆڕستانەکە کۆبووەتەوە بە شکل و خەڵکە هێزەکەی خۆیانن هێزی ئەو هێزن کە سەر بە یەکەی هەشتای پارتی دیموکراتی کوردستانن عەبدوڵای چوخان موبارەق قسەی خۆی کرد هەموو میدیاکاران لە کاتی بە خاکسپانی کوڕەکەی بە هەم مامۆسای ئاینی قسەی کرد هەروەها کە سوکارەکەی عەبدوڵای چوخان موبارەقیش سوپاسی خەڵکیان کرد و ڕایانگەیان کە سبەینێ پرسی بەدادەنێن دیارە عەبدوڵای چوخان موبارەق خۆی و کە سوکارەکەی وایان پێ باش بووە بە پێی قسەکانی خۆیان کە نایانێت قسە لەسەر ڕووداوەکە بکەن و ڕەنگە پێیان وابێت بە قسەکردن و هەر جۆرە مامەڵەیەک خراپ لە سەر وەزعەکە بکەوێتەوە و گژی دروست بکات چونکە ئەو دۆخی کە خۆیان باسی دەکەن هی ئەوە نییە قسەی لەسەر بکەن و پێیان وایە ڕەنگە بە لێدوانێک ڕەنگە بە مامەڵەیەک وەزعەکە بن بە عقارێک ترا بڕوا عەبدوڵای چوخان موبارەق خۆی داوای کرد کە ئەم ڕووداوە نەبێتە هۆکاریەوەی کە وەزعی کوردستان یاخود ناوچەکە بەهۆی ئەم ڕووداوانەوە تێک بچێت چونکە پێیان وایە وەزعەکە لەبار نییە ئەگەر ینی لە دەرەوەی ئەم قسانی عەبدوڵای چوخان موبارەق و تەحلیلی خەڵکیشەوە سێری بکەی ئەو دیمەنانەی کە دەیبینی هێزی ئەمنی زۆر لە چەمچماڵ هەن و هێز لەوێ هەیە کە بەشێک لەو هێزانە هێزی وەکوتم سەر بە یەکەی هەشتای پارتی دیموکراتی کوردستانن یعنی دیمەنێکی ئەمنی و سەربازی بە ناوچەکەەوە دیارە ڕەنگە ئەمەش هۆکار بێ بۆ ئەوەی کە دەلالەت بێلەوەی کە تەسریحەیەک مامەڵەیەکی نەوعەیەک کاریگەری خراپی لێ بکەوێتەوە نەتوانن وەزعەکە کۆنتڕۆڵکەن بۆیە هەمان خۆیان لەمە بە دوورەگرن ئەمەی بینیتان دیمەنی بە خاکسپاردن و بەڕێکردنی بەشێک لە میوانەکان بوو تەرمی کوڕەکەی عەبدوڵای چوخان موبارەق بە خاکس پێدراوە ئەم دیمەنی ئێستا دەیبینن دیمەنی بەردەم مزگەوتەکەیە دیارەمی کەنێک پێش ئێستایە دیمەنی بە خاکسپاردنەکەشمان بۆ گواستنەوە قسەکانی عەبدوڵای چوخان موبارەق و مامۆستا ئاینیەکە و ئەو کەسانی لەوێ قسەیان کرد بە هەمان شێوە ئەوانەشمان بۆ گواستنەوە دیارە لە دوای ئەم بە خاکسپاردنەوە خەڵک بەشێکی زۆری دەچێتەوە ماڵەوە بەشێکی لە خزم و کەسوکارە نزیکەکانی عەبدوڵای چوخان موبارەقیش دەڕۆنەوە ماڵەوە سبەینێ پرسی بۆ دادەنێن ئێمە هەوڵ دەدەین لە گۆڕانکاری دیکە لە زانیاری دیکە بینە وڵاتان و زانیاری دیکە و دیمەنی دیکەتان بۆگازینەوە ئەمەی دەیبیننەوە دیارە سەرگۆڕەکەی ینی توای من گۆڕستانەکەیە بەرەو چۆڵبوون دەچێت ئەم خەڵکانە وردە وردە شوێنەکانیان جێدێڵن و دەگەڕێنە ماڵەوە لەبەرەوەی خەڵکێکی زۆر لەوێ بووە ڕێگەی هاتوچۆی ئۆتۆمبیل ئەو قورس بووە بۆیە ئەگەر تیقەت بن بەشێکی زۆر لەو خەڵکە ئۆتۆمبیلەکانیان لە دوو لە گۆڕستانەکە ڕاگرتووە بە پێ دەچنە خوار و بەلای ئۆتۆمبیلەکانیان بەشێک لەمانە کە خزم و کەسوکاری عەبدوڵای چوخان موبارەقن خۆی بە تایبەتی سوپاسیکردن و داوای لێکردن کە سبەینێ پرسەدادەنێن و سوپاسیکردن و داوای لێکردن بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان بەڵێ بەڕێزان لە زانیاری دیکە و هەواڵی دیکە پەیوەست بەم ڕووداوە دێنە وڵاتان کاتێکی خۆش